وەک بەشێک لە کارەکانی دیداری یەکێتی بۆ زیاتر ئاگاداربوون لە ڕای خەڵک سەبارەت بە 12 کەرتی گشتی و خزمەتگوزاری لە هەرێم و جۆگرتن لە پێشنیازەکانیان بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان، ڕێکخراوی شەبانگ بۆ دیموکراسی و هەڵبژاردن ڕاپرسێکی ئەنجام داوە کە 1115 کەس لە چەندین شوێنی جیاوازەوە بەشداریان تێدا کردووە. لە 150یان کاسبکارن و ئەوانی دیکە مامۆستا و خوێندکار و ژنی ماڵەوە و بێکار و پزیشک و ئەندازیار و فەرمانبەرن. لەو ڕاپرسیەدا پێشنیاز بۆ یەکێتی کراوە لە کەرتی تەندروستیدا کار بکات بۆ دابینکردنی دەرمان بۆ نەخۆشخانە گشتیەکان و یەکخستنەوە و کەمکردنەوەی نرخی دەرمان لە نۆڕینگەکان. تیمی یەکێتیش لە حکومەت چاودێری نەخۆشخانە و نۆڕینگە ئەهلیەکان تند بکاتەوە. لەبارەی خوێندنی باڵا و پەروەردەش پێشنیاز دەکەن پرۆگرامەکانی خوێندن هەموار بکرێتەوە و سیستمێکی دیکەی خوێندن دابندێت، ڕێگە بە دەستێوەردانی حیزبیش نەدرێت و موچەی مامۆستایان و فەرمانبەران باش بکرێت. بۆ بەرەو پێشچوونی کەرتی کشتتوکاڵیش هاوڵاتیان پێشنیاز دەکەن یەکێتی کار بکات بۆ پاڵپشتی جوتیاران و ساغکردنەوەی بەرهەمەکانی ناوخۆ و دابینکردنی ئامێرەکانی کشتتوکاڵ و پێدانی قەرز و پێشینە بە جوتیاران. بۆ چارەسەرکردنی داهات و موچەش پێشنیازیان کردووە موچە 30 ڕۆژجارێک دابش بکرێت و داهات و خەرجی هەموو پارێزگاکان یەک بخرێتەوە و ڕێگری لە قاچاقچێتی دەواازە سنوورەکان و نەوت بگیرێت و کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکرێن. لەبارەی کەرتی شارەوانی و گەشت و گوزار و وەبەرهێنانیش پێشنیاز دەکەن کێشەی کۆمپانیاکانی کۆکردنەوەی زبڵ و خاشاک چارەسەر بکرێت و شوێنی نیشتەجێبوون بە نرخی گونجاو بۆ هاوڵاتیان دابین بکرێت. سەبارەت با گەنجانی هەرێمیش پێشنیاز دەکرێت یەکێتی کار بکات بۆ دابینکردنی هەلی کار و پێدانی پێشینەی هاوسەرگیری و بەشداریکردنیان لە سیاسەت. لە ڕاپرسیەکەدا پێشنیازی ئەوەش بۆ یەکێتی کراوە کار بکات بۆ گەڕانەوەی پاشەکەوتی موچە و هاوکاریکردنی کەسوکاری شەیدان و کێشەی پێشمەرگە و کەسوکاری شەیدان چارەسەر بکات. لە بواری پەرەپێدان بە هونەریش پێشنیاز دەکرێت لە ڕووی مادی و معنەویەوە هاوکاری هونەرمەندان و ئەکتەرەکان بکرێت و ڕێگری لە بڵاوکردنەوەی فیلمی تورکی و ئەو فیلمانە بگیرێت کە هۆکارن بۆ تێکدانی خێزان. لە بواری وەرزشیشدا پێشنیاز دەکرێت یاریگای نێودەوڵەتی بکرێتەوە و حکوومەت پلانی هەبێت وەرزش بکاتە سەرچاوی داهات بۆ وەرزشکاران. کێشە و ئاستەنگی بەردەم ژنانیش لە ڕاپرسیەکەدا خراونتە ڕوو، پێشنیاز دەکرێت یاساکان بۆ ڕووبەڕووبوونەوەی ئاستەنگەکان هەموار بکرێتەوە و هۆشیاری تاک زیاد بکرێت و خاوەنکارەکان دەرفەت بەژنان بدەن توانەکانیان بۆ کارکردن بەکاربهێنن. لە کۆتاییشدا لە کۆی ئەو 1115 کەسە ژمارەیەکی زۆریان وتویانە دیداری یەکێتی سوودی بۆ ناوخۆی حیزب و هاوڵاتیان دەبێت.